لە دوای ڕاگررتنی کەشتیە نەوتەڵگرەکەی کۆماری ئیسلامی ئێران لە جەبەل تاریق و چارەسەر نەکردنی دیبلۆماسیانی کێشەکە لەلایەن بەریتانیاوە گرەی دەستی خستە ددان و سوپای پازاران هەڕەشەی بەکردەوە جێبەجێ کرد و دەستی بەسەر کەشتێکی نەوتەڵگری بەریتانیدا گرت و گوێزایەوە بۆ یەکێک لە بنکە دەریایەکانی خۆی. هەرچەندە ئێران هەوڵیدا بە شێوەی دیبلۆماسی کێشەکە لەگەڵ بەریتانیادا چارەسەر بکات، بەڵام دوجار دەسەڵاتدارانی جەبەل تاریق ڕاگررتنی کەشتی ئێرانیەکەیان بۆ ماوەی مانگێک درێژ کردەوە. ئەوەش لەلایەن سوپای پازارانی ئێرانەوە بە حساب نەکردن بۆ هێز و هەژمونی ئێران بە سەرگەروی هورمزدا لێکدرایەوە کە ڕۆژانە کەشتیە بازرگانەکانی بەریتانیای پێدا تێدەپەڕن. بۆیە دەست بە سەرداگرتنی کەشتیە بەریتانیەکە لە چوارچێوەی پەرچەکرداردایە، نەک کردەیەکی سەربەخۆ بە بەرنامە و پلانی پێشتر نەخشە بۆ کێشرا و چاودێران بڕوایان وایە ئەو کردەی بەریتانیا لە جەبەل تاریق پاشکۆیەتیەکی ئیدارەی ئەمریکا بووە و بەریتانیا پێشبینی ئاکامەکانیشی نەکردووە. هەر بۆیە ئێستا نازانێت چۆن خۆی لێ ڕزگار بکات. کردەکە لەسەر داوای باڵا توندڕەوەکەی ئیدارەی ئەمریکا بووە، بەڵام سەرۆکی ئەمریکا لەگەڵ ئێراندا جەنگی ناوێت. کاتێکیش ئێران دەستی بەسەر کەشتیەکەی بەریتانیادا گرتووە، سەرۆکی ئەمریکا باسی ئەوە دەکات ناوبراو سیناتۆری کۆماری ڕاند پۆڵی ئاگادار کردووەتەوە کە دەتوانێت لەگەڵ ئێرانیەکاندا گفتوگۆ بکات. ئەمریکا تەنیا لەو کاتەدا هێز بەکاردەهێنێت کە بەرژەوەندەکانی بکەوێتە مەترسیەوە، بۆیە لە پێناوی بەریتانیادا ئەو کارە ناکات. جگە لەوەش کردەکە بەرامبەر بەریتانیای زلهێز و دەستەوسانی ئەو وڵاتە بەڵگەیەکی تر دەبێت بۆ ترامپ کە سەعودی و ئیمارات و وڵاتانی کەنداوی پێ بترسێنێت بۆ زیاتر چەکڕین و بۆ خۆپاراستنیش زیاتر خۆیان بخەنە ژێرباری خواستەکانی ئەمریکا و ئیسرائیل. لەلایەکی تریش بەریتانیا بەبێ پرسکردن بە یەکێتی ئەوروپا دەستی بەسەر کەشتیە ئێرانیەکەدا گرتووە، بۆیە ئەوروپاییەکانی تووڕە کردووە. ئەوە لە کاتێکدا بوو کە سەرۆکی فەڕەنسا بۆ هێورکردنەوەی دۆخەکە و دۆزینەوەی ڕێگەشارەیەک نوێنەری خۆی ناردبۆ تاران، بۆیە بەریتانیا لەم هەڵوێستەدا تەریک ماوەتەوە. هەرچەندە پێشتر بەریتانیەکان ڕایەنگەاند هێزەکانیان کەشتێکیان لە ڕفاندنی سوپای پازاران پاراستووە، ئێرانیەکان ئەوەیان ڕەت کردەوە. بەڵام ئەم جارە سەرچاوە میدیایەکانی نزیک لە سوپای پازاران ڕایەنگەاند کە بە بەلەمی تیژڕە و کۆپتەری جەنگی دەستیان بەسەر کەشتێکەدا گرتووە. ئەوەی کە کاری بەریتانیەکانی دژوار کردووە ئەوەیە کە هێزی سەربازی پێویستیان لە ناوچەی کەنداوی فارزانیە تا بتوانێت ڕوبەڕووی ئێرانیەکان ببێتەوە. ئەگەر هێزیشیان هەبێت خۆیان بەتەنیان ناتوانن هێرش بکەن و ئەمریکیەکانیش لەم قۆناغەدا زیاتر جەخت لە دیالۆگ دەکەنەوە. هەر بۆیە جێرمی هەند کردەی سەربازی بۆ ڕزگارکردنی کەشتێکەی دوور خستەوە و تەنیا باسی هەوڵی دیبلۆماسی دەکات. دەست بە سەرداگرتنی ئەو کەشتی بەریتانیا کە لە میرنشینی فوجێرەی ئیماراتیەوە بەرەو بەندەری جوبەیلی سعودیە چووە، نامەیەکی کراوەشە بۆ ئەو دوو وڵاتە کە دژایەتی ئێران و هەوڵدان بۆ زیاتر ئاڵۆزکردنی ناوچەکە بە پلەی یەکەم بە زیانی ئەوان تەواو دەبێت و بازرگانی و ناردنە دەرەوەی نەوتیان بە تەواوی دەکەوێتە مەترسیەوە.